عراقی بۆ ڕێژە زۆرە کڕی باڵێکری بەڵام سیارەیەکی بەقوتە بۆ ئاگاداری دەبڵەکسلا 4 سلندرە ئەوە بە ئاسانی 20 سەربازت بۆ خۆت هەڵەگر لە پشتەوە لە پێشەوە 2 کورسی تایە چونکە ناوەڕاست مەچینەکەیەتی پێڵەن قەمبورە جێ نییە ینی 2 کەس لە پێشەوە دابنشێ هاتترە و سیارێ وەکو بەزان ئەپتموت لاپەڕێ ڕەشیەڕێکی ڕەشە لە مێژووی بەڵام سیارێکی بەقوتە یعنی دەبڵەکسر لە شاخوانێ بەڵێ هەرچەندێک خەڵکاڵێ ئەمە برێکی نامان نازام چی تۆ بەدەست سەربازەوە خزمەتی ناکە بۆ نمونە لە شەڕی ماوەتە چیای ویلانە چیای ئەحمەد ڕوومی سەربازەکان چیان نەکرد شوفێرەکان ئەچوون بە مووس قایشی تاکرد مەچینەکەیانە بڕی تاکو و ئاخیری کە گازی بۆ شێلا ئەپسا ئەیوت سیارەکە تێکچوو ناتوانم فیشێک بۆی نەڕوە بۆی پێش نەکەوێت ئەم ترسەشیانە ئەو ترسەشیان هەبوو زۆریشی ئەچوو بڕغووی گاردنەکەی شلە کردەوە کە تەکانی پێدا بڵین بەتەناشی پێتەکانی پێدا گاردنەکەی کەوت ئەوی سەیدی عەتڵەت زۆریشان لە ناوچوو لە نایەن پێشمەرگەوە باڵێ پێشمەرگام سیارانەی گرت و پێی سوڕایەوە و ورەی دێهات و ئەوانەی بەرز کردەوە و تایبەتی بەڕەتل دەرەچوو نەیانەوێرا بڵین لە هەشتاکانە لە کەرکوب کە بەرەو تەقتەق دەرەچوو ئەبواە هەمووی سەعات دوی نیوە ڕۆ کۆ ببێتەوە نەتەتوانی دەربشی بە شیوە سوورا بڕۆی 6 سیارە کۆ بووە بێکەوە کەوتە ڕێگا دەوە دوایەوە ڕێگا ژیرە کەس نێرە هەر سیارەیە بە تەنیا لە کوردستانە بڕۆیشتایە لێ ئەدرا بڵین ڤیددیۆی کۆن هەیە هی پێشمەرگە کە تەسویری کردووە لە ئیڤادا لە ناوچەی بێکوفە و باتوفە لە باکووری کوردستانی خۆمان ئەلێوێنانە لە شیوە سوور لێ ئەدرێتن تایبەتی لە منتیقەی سنگاو لێوێنانە زۆر لێ ئەدرا زۆریشی سووتە بەڵام زۆر بوو لە عێراق 72,000 سیارە هەتا عێراقەوە